ئەمە هەمیشەڵێن ژنا ڕۆڵێکی گرنگیان هەیە لە هەموو کایەکانی ژیاندا بەڵام هەندێک جار لە کاتی کارکردندا ئەوەندەی کە ژنان تووشی کێشە دەبنەوە ئەوەندەی کە یاساکان بەرامبەر بە ژنان جێبەجێ ناکرێت ئەمە شوا ئەکات لەوەی کە ژنان نەتوانن باشەوەیەکی زۆر باش کار بکەن هەندێک جار ڕێگریان لێ ئەکرێ جاچی لە کۆمەلگاکە بێت یاخود هەندێک جار بەهۆی لایەنە کۆمەڵاتەکانەوە بێ کار ڕێگریان لێکرێت ئەمە ئەمڕۆ ئەمانەوەی زانیاری زیاتر بپێنە سەر هەموو ڕێکار و یاساییەکان کە بەرامبەر بە ئەرکەکانی کارکردنی ژنانە با میوانداری زۆر بەڕێز پارێزەر ئامینە محەممەد کادری پێشکەوتوی مەڵبەندی سلێمانی بەشی ژنان سڵاو لێ بێت و بەخێر بێت بالەوە دەست پێ بکەین بزانین لە پێشینەدا ڕۆڵی ژنان چۆن بووە لە کارکردندا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا چۆنە دەستخۆش زۆر سپاس ئەگەر ئێمە بێت و باسی مێژوویەکی کار و ئەرکی ژن بکەین لە هەم لە جیهانە هەم لە کۆمەڵگەی کوردەواریە ئێمە خۆمان ئەوە ئەزانین کە ژن هەمیشە پێگەیەکی جوانی هەبووە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ژن هەمیشە کاری جوانی کردووە دەستڕەنگین بووە ئەگەر ئێمە بیت لە مێژووە باسکەین ئەو ژنانەی کە زۆر نوخبە بوون ئیش و کاری زۆر جوانیان کردووە بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکانیانە لەگەڵ باوکیانە لەگەڵ برایانە شان بەشانی پیاوان هەوڵی زۆر جوانیان داوە ئەگەر چەند ئەرکێکیشیان لەسەر بۆ لەوانەیە ئەرکی ژن زۆر قورستر بوو بێت لە ئەرکی پیاو لەبەرەوەی ئەگەر ئێمە لە باسی زوو ئەەکەین باسی ئەگەڕێنەوە بۆ مێژووە خەڵکی کشتتوکاڵیە بۆ خەڵک لەو سەردەمەیە ژن هەم بشان بەشانی پیاو لە دەشتا لە کارا بووە لە ڕەوشکارا بووە ئیشوکارێکی زۆر جوانی کردو دوای شاتۆتەوانێ ماڵەکەی خانمی ماڵەکەی خۆی بووە هەوڵی داوە بە هەموو ئەو توانە و سەلیقەی کە هەیەی لە ماڵا کارێکی جوان بکە هەروەها ئەو ئەرکێکی قورستریشی هەبووە کە دایک بووە توانیوەتی پەروەردەی خێزانیش بکە کەواتە ئەرکی ژن لە مێژووە ئەگەر باسکەین ئەرکێکی زۆر جوانی هەبووە زۆر جوان لە ماڵیشەوە دانیشتووە کۆمەڵی ئەرکی تریشی هەبووە جگە لەو هەرەکانی کە لەگەڵ پیاوە بەڕێ بردەوەکەوەی کە هەستاوە بە تەونکردن هەستاوە بە کاری دەستڕەنگینی جلوبەرگی دووریوە کۆمەڵی شتی کردووە کە زۆربەی ئەو کارە دەستیانە کە دروست بووە لەسەر دەستی ژنانە هاتۆتە بەرهەم دوایی بۆتە کارگە و بۆتە شوێنی ئەوەی کە بە کۆمەڵ ئیشی تیا بکەن سەرەتا لە ماڵەکانەوە دەستیان پێکردووە ژنیش پێشەنگی ئەم کارانە بووە باش ئەمە پێشتر وەکو مێژوو بەڵام ئێستا ڕۆڵ و بەرپرسیارەتی خانمان چۆن هەڵەسەنگێنن لە ئێستاشا ژن بەو پەڕی توانایەوە ژن بەو پەڕی ئەوەوە هەوڵی داوە کە هەمیشە لە کایەکانی ئیشکردن و کارکردنە دەور و سەلیقەی خۆی ببینێ ئەوە پێویستیشی بە پاڵپشتێکی زۆر هەیە ژن لەبەرەوەی ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێن ئێمە هەموو ژنمان لە کۆمەلگایە هێناوەتە دەرەوانی و کار ئەکەن نەخێر ئەگەر ئێمە سیرکەین لە ساڵ 60 ژن من ئامارێکی زۆر باشم لەلانیە بەڵام هەڵمدا و ئامارە بەدەست بێنم زۆرینەی ژنمان لە ماڵەوە بێکارن بەداخەڵ جا لەگەڵەوەشدا هەمیشاڵێن لەوەی کە یەکەتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبووە هەمیشە ڕۆڵێکی گرنگی داوە بە ژنان لە هەموو ئۆرگانەکانی خۆیدا ئەبینین لەوەی کە ژنان لە پێشینەی کارەکانیەتی هەمیشە بینەوەی کە بەرپرسی مەکتەبەکان یەکەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێکانەوەی کە ژنن کە ئەمەش خۆی گرنگێکی خۆی هەیە لەوەی کە ئێمە کە ئەوتێت ژن بەشەکە لە کۆمەلگا کاڵێن نیوەی کۆمەلگای و نیوەی دایکەکەی تریشیەتی کەواتە ئەتوانین بڵێن یەکەتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری کردووە لەوەی کە هەمیشە ئەرک و مافی جیاوازی داوە بە ژنان لە هەموو بارەکانی ژیاندا بەڵێ هەر لە سەرەتای دروستبوونی شۆڕشینەوە ئەرکی تایبەتمەندی داوە بەژن هەوڵی داوە جیاوازی نەکرێ لە بینی ژنێک و بۆ پیاوێکە هەوڵی یاوە ئەوکی کە بە هەواڵەکەی منی داوە بە هەمان وێنش هەمان ئەرکی داوە بەسەرما بەڵامەکەوێتەوە سەرخۆم بەڵێ جاخاتوانین بووی هاوکارانمان ئەو مایکەکەت بۆ چاک بکەن تا کێشەی نەماوە ئێستا توانین بەردەوام بیت دەستخۆش بەڵێ ئێمە ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموو کاتێ ئەو ڕۆڵەمان پێدراوە کە بتوانین شان بەشانی هەواڵە پیاوەکانمان کار بکەین ئەمە بە پێی پرۆگرامی یەکێتیش بۆمان تەسبیت بووە و لە ساسی ژنانیش ئەبێ لە هەموو ئۆرگانەکانی یەکێتیە ئەگەر بەشێک هەبێ لە هەر بەشێکا بۆ نمونە ئەبێ لە ساسی ژن بێت بڕی بکاتەوە جگەلەوەی کە ئێمە بە خۆشمان لە زۆربەی زۆری ئۆرگانەکانە بەشی ژنانمان هەیە ئەکتیڤن و کاران واتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە سۆشیال دیموکراتەیە کە هەمیشە هەوڵی داوە ژن بگەێنێتە لوتکەی سەرکەوتن و ئەگەر ئێمە سەیریشکەین ژنانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان من لەوانەیە لە چۆن شوێنێکی تریش ئەم بابەتەم باس کردبێ پێشەنگن لە هەموو شتێکە ئەگەر من بڕۆمە شوێنێک لە ناو 20 ژنی تراکە ژنە کۆمەڵایەتیەکان بنیا ژنی
ڕێکخراوەکان بنیاژنی دەرەکەوێت کە من ژنی یەکێتی نیشتیمانی کوردستانم کچێکم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و کادرێکی ئەو حیزبم بۆ بە ئەدام بەکارم بە شێوازی قسەکردنم ئەمانە هەمووکەوێتەوە سەر ئەوەی توانای ژنانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و ژنانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو ژنە بەهێز و بەتوانایەن ژنانی ناو کۆمەڵانی خەڵک کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژنە ئازاکان بەناوبانگرن. باش ئەمەش هەروای کردووە کە ڕۆڵ و بەرپرسیارەتی خانمان بەتایبەت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە جیاواز بێت و بگات ئەوەی توانای سەرکردایەتیکردنیشانە بێت. بەڵێ ئەکید ئێمە خۆتان نەزانن ئێمە لە قوتابخانەی یەکێتی نیشتیمانی کوردستان مەعهەدی کادرانمان هەیە چەندین ئۆرگانمان هەیە بۆ پێگەیاندنی گەنجان ژنان سەرجەم کەسانی تریش بەڵام بە تایبەتمەندی داوە بە ژن بۆ ئەوەی ژنی ناو یەکێتی نیشتیمانی پێشەنگ بن بۆ ژنانی دەرەوەش. لەبەر ئەوە هەمیشە ڕۆڵی تایبەتی پێداوین هەمیشە هەوڵی ئەوەی داوە و خۆشمان قسێکی مام جەلالەیە حەق ئەسێنرێ نابەخشێ لەبەروی ئێمە یەکی ژنانی ناوێکێتی هەمیشە خۆمان هەوڵمان داوە لەسەر قاچ خۆمان بۆستین هەوڵمان داوە بە توانەوتوانستی خۆمان جا لە هەر بوار و هەر کایەکا بێ دەوری ئەساسی ببینین لەناو ئەم حیزبە و ڕنگدانەوەشی بۆ ناو کۆمەڵگەی مەدەنی. زۆر باشە لەگەڵەوەی لە ئێستادا لە هەندێک ناوچەیە لەوانێت تا ئێستا تێبینی ئەوە بکرێت کە نای هەڵدەژنەکان کار بکەن ئەمەش لەوانەیە بۆی هەندێک پێشینەوە هەبێت لەوەی کە ژنەکان کاریان کردو هەندێک تووشی ڕوبەڕووبوونەوەی ناخۆش بوونەتەوە هەندێک جا تووشی گێچەڵی سەکسی بوونەتەوە لەو شوێنانەی کە کاریان لەگەڵا کراوە هەندێک جا تووشی هەندێک زیانی دەرونی بوونەتەوانێ کەواتە ئەتوانی بڵمە پێی ئەو ڕێکارە یاساییانە هەموو ئەرک و مافەکانی ژنان پارێزراوە لەو شوێنانەی کە کاری تیا ئەکەن چ شوێنەکە گشتی بێت یاخۆت هەندێک شوێنی تایبەت بێت. زۆر جوانە پرسیارێکی زۆر جوانە وروژان بەنسبەت ئەوەی کە لە هەندێک شوێنە ژنان گێچەڵی سکسی یاخود گێچەڵی هەر گێچەڵی لە گێچەڵەکان کە پێی ئەکرێ ئەمە کارێکی زۆر ناڕاو و زۆر ناداتپەروەریە لەبەرەوەی من لێرەوە بە ژنان ئەڵێم کاتێکە لەگەڵ کۆمپانیایەکە یا لە بەتایبەتی لە کەرتی گشتیە چکە لە کەرتی تایبەتە عفو لە کەرتی گشتیە هەموو ڕێکارە یاسایەکان بەپێی قانون بۆمان دەستەبەر کراوە و من دواتریش ئێمەسەری بەڵێ جێبەجێکرێ بەڵام ئەوەی ئێمە گرفتمان هەیە لە کەرتی تایبەت وەکو کۆمپانیەکان وەکو مارکێتەکان ژنان ئەبێ ژنانی ئێستا هەموو خوێندەوارن باشە کچانمان زۆر خوێندەوارن زۆر تێگەیشتون بەڵام هەڵەیەکمان هەیە کاتێکە عقد ئەنووسن کاتێکە ئەو پەیڕەوە ئەنووسن لەگەڵ لایەنی یەکەم کە خاوەنکارەکەیە بیر لەوە ناکەنەوانێ هەندێ خاوەنکارەکە هەندێ سیفاتەیە بەسەر ئەرک و مادووبوون ئەیە بەسەریا کە بەپی قانون و ڕێساکان هیچ نابێ ئەوە بکاتانە خات و ئامینەکە خاوەنکارێک پێویستە ڕەچاوی بکات کاتێک خانمێک لای کارەکات. ئەبێ خاوەنکارێک جیاوازی نەکا لە بینی ژنێک بۆ پیاوێکە بەڵام ژن مافێکی تایبەتمەندی خۆی هەیە بۆ بە تایبەتی لە کاتی مۆڵەتدانە بۆی هەیە مانگی سێ ڕۆژ ئەم ژنە بەپی یاسا بووی بڕاوەتەوە سێ ڕۆژ مۆڵەتی ئەم یاسایانە وەکو خۆی جێبەجێکرێت لە هەندێک شوێنە بەڵێ لە هەندێک شوێنی شابەبوونی ئەوەی کە وەعی ژنەکە کەمترە نازانێت کە ئەمە مافێکە کابێ پێی بدرێ باشە ئەو ئەقدانش کە ئیکا زۆر بە هەڵە ئیکا ئەبێ خوێندنەوەیکی تایبەتی بۆ بکوە هەیەکسەر واژووی نەکا لە بەرەوەی کەواژوویکی خۆی پابندە بەوە سبێنێ لایەنی بەرامبەر ئەگەر ئێمە بچینە بەردەمی خاوەنکارەکە بڵێن ئەمانە ئەم مافانە جێبەجێ ئەرکێکی قورس داوە بەسەر ئەم کارمەندەتە ئەم ژنەی کە کارەکە لە بەردەستی تۆیە سیرەکەین بەپی قانونەکە خۆی هاتووە کۆمەڵە ئەرکیاوە بەسەر خۆیان واژووی کردووە ئەبێ لەم کارە تەقلیدیە دەرچێت هەوڵ بات خوێندنەوە بکات بۆ ئەو بابەتانی کەیەتی بەپێی یاساکە بڕوە لیکێ هەر یەک لیک بکەی لە گۆگڵ یاسای کار و یاسای ئەمە لێ بۆ شێوازی کارکردنەکەش تایبەتمەندی خۆی هەیە بۆ خانمان شێوازی کارکردنەکە بەڵێ هەیەتی ژن نابێت لە شەوانە کار بکات بە تایبەتی لە کارە سناعەکانە باشە بەڵام مەتوانێت لە کارە کارگێڕەکان و خزمەت گوزاریەکانە کار بکە ماوەی کارکردنیشی 8 سەعاتە باشە هەموو کەسێ هەموو کارمەندێ ماوەی کارکردنی 8 سەعاتە بەپی کارکردنی بەڵام ئەوان زۆر جار زیاتریان پێ ئەەکەن نازانن کە ئەمانە بەپی ڕێنماوی بەپی یاسا یان کارێکی بۆ دابنرێت کە قورس بێ زیانمە تەندروستی خانمەکە بگەێنێت نابێت ئەبێ کارێک بێ کە هاوشانی ئەو کارە بێت کە ژن ئەتوانێ بیکات بەڵام ژنانی ئێمە تا چەند هۆشدارن
سەبارەت بۆ ڕێکاری یاسایانەی کە هەیە لەوانەیە لێرە و لەوێ بیسپێتمان هەندێک خاتونمان هەیە بە لە هەندێک شوێنە کاریان کرد لە سەرەتادا وەرگیراون بەڵام لە پاشانە لەگەڵ ڕێزم بۆ هەموو خاوەنکارەکان ئەگەر خاوەنکارەکە داوای شتێکی تایبەتی لێ کرد بێت و ئەم خانمە ڕازی نەبوو بێت هەندێکجار لەوەی کە ئەبینین کۆتایی بەڕاشەکەی ئەهێنێت و نەهاڵە دووبارە بچێتەوە بۆ ئەو شوێنە ئایا خانمەکانی ئێمە هۆشدارن سەبارەت بەوەی کە چۆنە ڕێکاری یاساییەکان چۆنە کاتێک کە ئەچێتە ئەو شوێنە ئەرک و مافەکانی چین؟ بەڵێ لە سا پەنجیان هۆشدارن لە سا پەنجاشیان نەخێر بەداخەوە بەڵام پێویستە لە ئەرکی ئێمەیە وەکو ئێمە وەکو یەکی تیژنان وەکو یەکی ئەو ژنانی کە لە ناوێتی نیشتیمانی کوردستان وەڵ هەروە ئەو ژنانی کە لە کۆمەڵگەی لە ڕێکخراوەکانە کارەکەن ئەرکی ئەوانە ئەرکی کۆمەڵگایە بەگشتی ئەرکی ڕاگەیاندنەوە ئەرکە لەسەر ئێوەشەکە خەڵک ڕۆشنبیرکەنەوە ژنان ڕۆشنبیرکەنەوە گەنجان ڕۆشنبیرکەنەوە لەوەی کە ئەو گرفتانەی کە هەیە قبوڵی نەکەن ئەو گرفتانی کە تووشیانە بێ لە سەرتاوە هیچ نەژێ ڕکێفیەوە ئێمە دادگامان هەیە ئێمە شوێنی تایبەتیمان هەیە بۆ ئەوەی ئەوان سکاڵای خۆیان بکەن و سکاڵەکەشیان بێتە بەرهەم و دواتریش بگەڕێتەوە بۆ کارەکەی بەڵام زۆر جارکە من ئەو کەسانی کە لەو کارە دەست هەڵ ئەگرن لەبەر ئەوەیە کە کۆمەڵێکاری نەشیان بەرامبەرەکەن حەز ناکەن بڕۆنەوە ئەو شوێنە بەڵام بەبێ هەوڵی ئەوە بین ئێمە خاوەن کارەکان حاڵەتانە زۆرە بوونی هەیە خاتو ئەمینە ئێستا بەڵێ چۆن لە هەموو شوێنێکە ئەو یعنی با بڵین زۆربەی زۆری شوێنەکان ئەو حاڵەتانی تایە بەڵام ئەکرێ بکەم بۆتەوە لە سەرتاوە کە ژن یەکسەر ئێمە زۆر ژن لە دوای نەوەتەکانە ژن زۆر بەرەو ڕووی ئەوە هاتنە دەرەوانێ لە ماڵەکانیان بەرەو ئیش هاتن بەرەو کارکردن هاتن کەواتە ئەمەش ڕوبەڕووی کۆمەڵی خەڵک بوونەتەوە کە شیاوی باسکردن نەبێ لەوانەیە لێرە هەوڵیان داوە بۆ ئەوەی ئەرکیان بخەت بنە سەرا ئەرزیتیان بن لە کۆمەڵی ڕۆ بەڵام ئەکرێت ئێمە هەم بۆ ئەرکانی کە لە سەرمانە هەوڵ بین بەپی یاسا ڕێنمایی هەم خاوەن کار بکەین هەم ڕێنمایی ئەو کەسەش بکەین کە کارەکان لای باشەکەواتە ئەتوانین بڵین پارێزین هەم مافی ئەو کەسەش پارێزین کە کارەکان باشەکەواتە توانین بڵین هۆشیارێک ئێستا ئەوەنە زۆرە کە خانمان سەرکەوتون بەسەر ڕێگری کۆمەڵایەتیەکانیشە کە پێشتر هەبووە کۆمەڵی ڕێگری کۆمەڵایەتی هەیە کە ئێمە بخۆمان دروستمان کردووە ئەگینا کورد لە دێر زەمانەوە ژنی بەبارزی ڕاگرتووە ئەوە کۆمەڵێ تەقلیدی ئەم لاولایە هاتووە زاڵ بۆ بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەسەر ناحی کۆمەڵایەتێکەوە کە ئێمە بۆ بەگرفت لە ئێستایا بۆمان ئەگینا پیاوان هەمیشە هاوشانی ئێمە هاوکارمان بوون پشتیوانمان بوون ئێمە ژنانمان لە شاخۆکیەوەکان کاریان کردووە ئێمە ژنانمان پێشمەرگە بوون کەواتە ئێمە لە سەرەتایی دروستبوونی مرۆڤایەتیەوە ژن لە ناو کووردا ژنانی ئەکتیو بوون ژنانی بەتوانا بوون ژنانی بە سەلیقە بوون کەواتە ئەمە دابوونەریتێکی کورد نییە دابوونەریتێکی با بڵین دەوڵەتانی دەوروبەر و دراوسەیە تو هاتۆتە سەر ئێمە و وا ئەکات کە ئێمە پابندین پێوەی بەڵام ژنان بەڵێ لەو تەقلیدیە دەرچوون لەو ناحی کۆمەڵایەتیە بەڵام ئەبێ ئێمە ناحی کۆمەڵایەتی کەشمان بپارێزین کاتێنە دەرەوە ئەبێ بزانین ئێمە خێزانێکمان هەیە ئێمە کۆمەلگایەکی زۆر تەندروستمان هەیە ئەبێنەی شێوێنین جا چ خاوەن کار بێ چ ئەو گەنج و ئەو ژنەش دەستە خۆش بخات و ئامینە سپاس بۆ تۆ ئامادەبوون